سودانی دەیەوێت حکوومەتەکەی لە غەزەبی ئەمریکا ڕزگار بکات. ڕۆژنامەی العەرەبی جەدید بڵاوی کردەوە کە کۆبوونەوەکانی سودانی لەگەڵ هێزە سیاسیەکان و نوێنەری گروپە چەکدارەکان لە چوارچێوەی هەماهەنگی هیچ ئەنجامێکی نەبووە بە ئاڕاستەی هێورکردنەوە و ڕێگەگرتن لە هەڵکشانی ئاڵۆزیەکان و هێرش نەکردنە سەر ئەو بنکە عێراقیانی سوپای ئەمریکا لێی نیشتەجێن. ڕۆژنامەکە دەشڵێت سودانی بۆ ئەو مەبەستە تا ئێستا 7 کۆبوونەوەی لەگەڵ نوێنەری گروپە چەکدارەکان و حیزبەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی ئەنجام داوە. لە دوایشکانی ئاگربەستی نێوان گروپە چەکدارەکان و سوپای ئەمریکا بەهۆی شەڕی غەزەوە، سودانی هیچ ئەنجامێکی لە داواکاریەکانی بەدەست نەهێناوە بۆ ڕاگررتنی هێرشەکان دژی سوپای ئەمریکا. بەڵێنی لە هەندێک لە گروپەکان وەرگرتووە بەوەی بەشداری لە کاری بەرهەڵستکارانی عێراقی نەکەن، بەڵام هێندێکی تریان ئامادە نەبوون قسە لەگەڵ سودانی بکەن. ئالینا ڕۆمانسکی باڵوێزی ئەمریکا لە عێراق زیاد لە جارێک داوای لە سودانی کردووە هێرشەکان دژی بنکەکانی سوپای ئەمریکا ڕابگیرن. سودانی بەم داواکاریانە دۆش داماوە، بە تایبەت کە نەیتوانیوە جێبەجێیان بکات. هەروەها ڕۆژنامەکە ئەوەشی بڵاو کردوتەوە کە باڵوێزی ئەمریکا هەڕەشەی لە گروپە چەکدارەکان کردووە لە ڕێگەیاندنی پەیامەوە بۆ سودانی. جەختی لە بەکارهێنانی مافی بەرگریکردن لە خۆ کردوتەوە. سودانیش لە کۆبوونەوەکانی ئەم دواییانە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی ئەو هۆشداریانەی گەیاندووە، بەڵام گروپەکان هیچ وەڵامێکیان نەبووە. ڕۆژنامەی عەرەبی جەدید ئاماژەی بە ئەوەش کردووە سودانی بە کاتێکی سەختدا تێدەپەڕێت لە مامەڵەکردن لەگەڵ ئەو گروپە چەکدارانەی کە ئەمریکیەکان بە ئامانج دەکەن، تا کارگەیشتۆتە ئەوەی هیچ لێدوانێکی نەبووە لەبارەی ڕووداوەکەی کەرکووک کە 5 ئەندامی گروپی نوجەبائی تێدا کوژرا. هیچ وەڵامێکی بەیاننامەکەی سوپای ئەمریکایی نەدایەوە.